ڕوبەڕووبوونەوە و پێشبڕکێ لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان بەردەوامە. هەر یەک لە زانکۆکان هەوڵ و کۆششی خۆی بەگەر دەخات تاکو خۆی بگەێنێتە کۆتا ڕوبەڕووبوونەوەی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی ئەمریکی کوردستان یەکێک بوو لەو زانکۆیانەی کە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هاتە نێو پێشبڕکێکەوە لە قۆناغی یەکەمدا ڕوبەڕووی زانکۆی چەرمۆ بوویەوە. ئەو هۆکارەی کەوای کرد زانکۆی چەرمۆ خاڵی پێویست بەدەستنهێنێت بوونی سترێس و شەڵەژانێکی زۆر بوو بە پێچەوانەی زانکۆی ئەمریکی کوردستان کە زۆر بە ئارامی وەک تیمێک گفتوگۆیان لەسەر پرسیارەکان دەکرد و خۆیان دەگەیاندە وەڵامی ڕاست. ڕاستە. بەم شێوەیە بە کۆی 8 خاڵ بەرامبەر 6 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان خۆی گەیاندە قۆناغی دووەم. زانکۆی چەرمۆ 60 خاڵ. زانکۆی ئەمریکی دهۆک 8 خاڵ. هەروەها زانکۆی دهۆک لە قۆناغی یەکەمدا ڕوبەڕووی زانکۆی کۆیە بوویەوە. زانکۆی کۆیە زۆر هەولیدا کە خاڵی زیاتر تۆمار بکات بەڵام بێسوود بوو چونکە هەڵەنەکردنی زانکۆی دەهۆک لە هەڵبژاردننی کەتەگۆری و وەڵامدانەوەی پرسیارەکان وای کرد بە خاڵێکی زۆر زانکۆی کۆیە بەجێ بهێڵێت. لە کۆتاییدا بە کۆی 120 خاڵ بەرامبەر 7 خاڵ زانکۆی دەهۆک سەرکەوتنی بۆ قۆناغی دووەم تۆمار کرد. کۆیە 7 خاڵ. کۆی خاڵەکانی زانکۆی دۆک 120 خاڵ. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی دەهۆک ڕوبەڕووی یەکتر بوونەوە. سەرەتا هەردوو زانکۆ بە ڕەنگی سووری وەڵامی هەڵا ستۆدیۆی بەرنامەکەیان نەخشاندبوو. بەڵام زانکۆی دەهۆک لە دوای دەستپێک تینێکی تری بەخۆیدا و ڕەنگی سەوزی گەڕاندەوە بۆ ستۆدیۆ. هەرچی زانکۆی ئەمریکی بوو نەیتوانی کۆنتڕۆلی خۆی بکاتەوە و خاڵ بەدەست بێنێت. لە کۆتایی ڕوبەڕووبوونەوەکە زانکۆی دەهۆک توانی بە کۆی 8 خاڵ بەرامبەر 50 خاڵی زانکۆی ئەمریکی کوردستان خۆی بگەێنێتە ڕێزی ئەو 6 زانکۆی کە لە قۆناغی چارەکی کۆتایی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. زانکۆی ئەمریکی کوردستان بوون بە خاوەنی 50 خاڵ. زانکۆی دهۆک بوون بە خاوەنی 8 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. بە ئومێدی سەرکەوتنەوە هاتوین ئەگەر چی ڕێگای سەرکەوتن ڕەنگە هەندێک جار هەموار نەبێ بەڵام ئێمە بە فکری سەرکەوتنەوە هاتوون بۆ بەشداریکردن و درێژەدان بم پرۆگرام. وەک تیمی بەشداربووی زانکۆی جیهان سلێمانی زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین کە بەشدارین بۆ جاری دووەم لەو بەرنمەیە و هیوادارین کە ئەو بەرنمەیەش ببینەوە دڵنیام لەوەی کە ئەیبینەوە و دەرەنجامی باش بەدەستین. زۆر خۆشحاڵ بووین کە پرۆگرامی یەکەممان بردەوە و توانیمان بەشدار بین لە پرۆگرامی دووەمە و بێگومان ئەم جارە باشتر خۆمان ئامادە کردووە بە هیوای ئەوەی کە ئەم جارەش بتوانین بیبینەوە. ئەم جارە سترێسەکە زۆر زیاترە. حالیان لەبەردەم ستەیجەکە ئاوەساوین و خەریکە پرۆگرامەکە پەخشەکرێ سترێسمان زۆر زۆرە. هیوادارم ئەم جارش بە هەمان شێوەی جاری پێشوو سەرکەین بۆ
قۆناغی داهاتوو. ئێمە لە قۆناغی دووەم وا لێرە دووبارە بەشدارە بینەوە ئینشاڵڵەوە کۆی لە قۆناغی یەکەم خاڵی باشمان بەدەستێنانە قۆناغە بگەین بە فاینەڵیش بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم بەرنمەیە و باشتر لە بەرنامەی پێشووتر و ئیشاءالله بۆ بردنەوە هاتوون و ئیشاءالله سەرکەوتووە بین. بە خۆشحاڵیەوە قۆناغی ڕابردومان بڕی بە ئومێدەی بەهۆی ئەو زانیارانەی کە لەگەڵ هاوڕێیانمان کۆمان کردوێتەوە بگەین بە قۆناغی دواتر. باش کەمیشکە بەرنامەکە دەست پێ دەکات و ئێمە ئینشاڵڵا خۆمان باش ئامادە کردووە و هیوادارم سەرکەبین بۆ ئەوەی لە پرۆگرامی سێم دیسان لێرە بەشدار بینەوە لە پرۆگرامی ئەسێرەکانی زانکۆ. بەشداریکردمان لە بەرنامەی پێشتر وای لێمە کرد کە ئێمە زیاتر خۆمان ئەمرەکەین زانیاری زیاتر کۆبکەینەوە بۆ ئەم بەرنامەش بە زانیاری و ئەزمموی جیاوازەوە هاتوین کە لێرە بە سەرکەوتن بەدەست بهێنین و بۆ قۆناغی دواتر هەنگاو بنین. هاوڕێکانمان لەسەر ستیجن خۆیان ئامادە کردو بۆ پێشبڕکێکە. دنیام نەتیجەیەکی باشیانە بێ و چکە زانیاری زۆر باشیان پێ. هیوای سەرکەوتنیان بۆ بە حکمی ئەوەی قۆناغێکەمان تێپەڕان قۆناغی دوم بایەک پڕ لە زانیاریەوە هاتوون هیوادارین سەرکەوتوو بینش لەگەڵ هاوڕێیان دەست بە بەرنامەکە. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم لە قۆناغی نیوەی کۆتایی گروپی بی دوو زانکۆ بەریەک دەکەون ئەوانیش زانکۆی جیهان. سەناریا سالار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان. گەشت بەختیار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. شاڵاو شوان تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. هەروەها زانکۆی سۆران. زێبار عەزیز تەمەن 27 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی پەیوەندیانە و دەوڵەتیەکان ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. ئەڤید حاجی تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی زانستی گشتی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ژێهات کاوە تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری نەوت ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێت. شەپۆل مستەفا تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی کوردی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە نووسەر. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە بەرنامەکە دەست پێ دەکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆی جیهانی سلێمانی و زانکۆی سۆران ئامادەن بۆ پرسیارەکە. پێشووی پرسیارەکە بڵێم خۆتان دەزانن هەر زانکۆیەک زوو وەڵامەکەی زانی دەست بنێ بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافی هەڵبژاردننی یەکەم کەتەگۆری هەیە. وەڵامەکەی هەڵەبوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر ئەوان یەکەم کەتەگۆری هەڵبژێن. پرسیارەکە دەڵێ ئەگەر یەک دەنگەشکارت هەبێت و لە ژوورێکی تاریکدا مۆمێک و فانووسێک هەبێت کامیان یەکەم جار دادەگیرسێنیت؟ زانکۆی جیهان سلێمانی. دەنگەشقارتە. دەنگەشقارتەکە زۆر ڕاستە. ئیجا دوای ئەوانی تر داگیرسێن یان مۆمەکەی یا فانۆسەکە بەکەیفی خۆتەوانیوە؟ باشە زانکۆی جیهان سلێمانی مافی ئەویان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. جوگرافیا. جوگرافیا. ئەی
گەورەترین دوورگە لە ناو دەریای ناوڕاستدا کام لەم دوورگانەیە؟ ئەی ماڵتا، بی قوبرس، سی سیسیلیا، دی گۆزۆ. سی چرکەتانەیە؟ قبرس لە بنهینایە نازام دوورگیانە قبرس لە بینی تورکیا و یۆنانایە قبرس لە بینی تورکیا و یۆنانایە نازانم بەس قبرس لە بینی تورکیا و یۆنانایە دەوری ناوڕاست لەوێیە دا چرکەتان ماوە؟ بی قبرس بی قوبرس. زانکۆی جیهان بۆچی قوبرستان هەڵبژارد؟ قبرس وڵاتێکە لە لای تورکیاوە. تورکیا و یۆنان هەردووکیان لەسەر دەریای ناوەڕاستن. ئەویش دوورگەی وڵاتێکی گەورەیە. بەشێک لە یۆنان سەر بە یۆنان شێکش گەورەیە. باشە قوبرس بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی جیهان وەڵامەکەتان هەڵەیە. سیسیلیا وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران کاتەگۆریەک هەڵبژێرن. جوگرافیا جوگرافیا. تەنها بیماوە کەواتە بی. ڕووباری یانگ چیچین لە درێژیدا بە پلەی چەندەم دێت لەسەر ئاستی جیهان؟ ئەی یەکەم، بی دووەم، سی سێەم، دی چوارەم. سی چرکەتانێ؟ سی سێم. سی سێەم. ژێهات 25 شرکەتان مابوو. چۆن وا بە دڵنیاییەوە وەڵامەتاندا؟ یەکەمیان نییە چووکە نیلە نیل یەکەمە دووەم ئەمازۆن ئەوە دیارە کەواتە سێم یانگەستی چینە. ئەی بۆ چوارەم نەبێ؟ یەکەم درێژترینی ئاسیایە لەوانەیە سێم. باشە سێەم. بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵبژێرن. تەندروستی تەندروستی. ئەی بۆنی برشی میز و هەناسەی کۆرپەلە نیشانەی هەبوونی چ نەخۆشیەکە؟ ئەی فێنیل کێتۆنۆریا، بی کۆئێلیاک، سی تالاسیمیا، دی مەنگۆلی. سی چرکەتانێ؟ سی و نییە تالاسیمیا خوێنە مەنگۆلی دیاردەی داودنە ئەوە نییە یان فینێل کێتۆنە نازام کۆئێلیاک یان فینێلی فینیل خۆی بۆنی هەیە مادێکی کیمیایی سێکە دوو بڕگەی دوو بڕگەی هەستە برشیمی هەناسە ئەی یان بیە ڕێی من ئەی دا چرکەتان ماوە؟ ئەڵێشی نان ئەی زوو وەڵامێکم بنێ. ئەی فێنیل کێتۆنۆریا. گەشت بۆچی ئەیتان هەڵبژارد؟ خۆی گومانەکە لە بینی ئەی و بیایە تالاسیمیا نەخۆشیەکە تووشی خوێنە بێت. مەنگۆلیش دیاردەی داونە کێشە لە کرۆمۆسۆمەکانە هەیە لە ئەی بینی ئەی و بیە. ئەیش وەبزانین مادەیەکە بۆنی هەیە مادەیەکی کیمیاییە بۆنی هەیە. فینیل عادەتەن شتێکی کیمیایە مادەیەکی بۆنداریتر نازانم ئەگەر بە پێی بۆنی برشی میزەکە بەلانێ ئەو فێنیل کێتۆنۆریا. بزانین وەڵامیشی ڕاستەیە هەڵێ.
زانکۆی ژیان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی سۆران کەتەگۆریە گەڵەبژێرن مێژوو بی بی هەڵبژێرم بی لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوودا هێزی ئاسمانی ئینگلیز دوو شۆڕشی کوردیان بەردومان کرد. ئەم شۆڕشانە لە چ شوێنێکی کوردستان بوو؟ ئەی هەولێر و سلێمانی، بی هەولێر و قەڵاتجێ، سی بارزان و سلێمانی، دی قەڵاتجێ و بارزان. سی چرکەتانە؟ بارزان و سلێمانی وڵای پێم وابێتەکەی شێخ محمودی نەمر و ئەوەی شێخ عەبدولسەلام ئەو بارزانی تێدا تو چ زوانێ بارزانی تێدا یان سلێمانی و بارزانی شێخ محمودی حەفید خۆ لە قەڵاسی نەبووە سلێمانی بوو شێخ محمودی حەفید بوو تاو لە سلێمانی سی بارزان سلێمانی سی بارزان سلێمانی. زێبار ئەوەی شۆڕشەکەی سلێمانی بە سەرگردایەتی کێ بوو؟ شێخ محمودی حەفید شێخ محمودی حەفید. ئەوەی بارزان شێخ عەبدولسەلامی بارزان تاکیدی نازانم زۆر تاکید نیمە بەس ئەڤین تۆڵی کێ بوو؟ واللهی زۆر دڵنیا نیمە بەس وابزانم شێخ عەبدولسەلامی بارزان یان شێخ ئەحمەد دەچە لە بینەوتانە تۆزێک بەڵام ئەوەی دەزانین کە لە ناوچەی بارزان بوو. شێخ ئەحمەد بارزان 1930 وابزان لە 1930 شێخ عەبدولسەلام. شێخ عەبدولسەلام. باشە تەواو شێخ عەبدولسەلام بارزان و سلێمانی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی جیهان سلێمانی چ کەتەگۆریە گەڵەبژێرن؟ تەندروستی. خۆتان دەزان تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. کام لەم ڤیتامینانە بە شێوەیەکی سەرەکی بەرپرسە لە بەگەرخستنی کارلێکەکانی بایۆکیمیایی سیستەمی بەرگری لەش؟ ئەی ڤیتامین سی، بی ڤیتامین B6، سی ڤیتامین E، دی ڤیتامین K. بەڵێ یارمەتی خڕ کەسبەکانەدا بۆی چالاک وایە تۆ دایمە کە هەڵامەت تووشە بێت چێ خۆی ڤیتامین سی خۆی بۆ ئەوەی سیستەمی بەرگریت بەرز بێتەوە. بەس نازانم بە شێوەیەکی سەرەکی ینی سیستەمی بەرگری لەش بەگەرخستنی یانی ئیشپێکردنی کارلێکەکانی بایۆکیمیایی سیستەمی بەرگری لەش ئێوە ینی سیستەمی بەرگری لەش چالاکەکە. دەچرکەتان ماوە؟ منەڵم ئەی ڤیتامین سی. بۆچی سیتان هەڵبژارد؟ وەڵی شخصیان نازانم بە زۆرمان بیستو ئەو کەسانی بۆ نمونە باڵی هەڵامەت کە تووشە بن یەکسەر ئەڵە ڤیتامین سی بخۆ ینی یارمەتی بەرزکردنەوەی بەرگریت ئەیە تا ڕادێک. باشە سەناریات تۆ لەوەچی زۆر باش لە پرسیارەکە تێگەیشت بێتی. ئەڵە ینی وای لێ بکە کە ئیشکە سیستەمی خڕۆ کەسبەکان هەر لەبەر ئەوەشە باشە ڤیتامین B6 زانیاریەکەیە لەسەری؟ وڵای شخصیان من اختصاصم نەتۆبی عامەنە هیچ شتێکش بابەتانی لۆجیکیانە بیری کردەوە وانە؟ بەس ئەوەنە. باشە ڤیتامین سی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی جیهان سلێمانی پرسیارەکە وەڵامی پرسیارەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی سۆران ئێوەش 20 خاڵتان هەیە کەتەگۆریە هەڵبژێرن؟ هەر لە مێژوە مێنینەوە
هەر لە مێژووە بمێنەوە نێنە داهاتوو مێژوو هەر ئەیمان ئەی مێژوو سەروارەکەم بۆ ئێستا ئافرم ساڵی 1920 لە هەولێر ڕاپەڕینێک دژی ئینگلیزەکان ڕوویدا ڕاپەڕینەکە بە سەرکردایەتی کێ بوو ئەی مەلا فەندی بی حاجی پیر داود زەیی سی ڕەشاد موفتی دی حەمە ئاغای کۆیە سی چرکەتانە ئاغانیە هیچ فکرێکم نییە لە بینی مەلا فەندی حاجی پیرداوت زەیی ڕەشاد موفتی هەمە ئاغای کۆیە هەمە ئاغای کۆیە حاجی پیرداوت کاتمان نەما دە شرکەتان هەیە ببرێ وەڵام هەمە ئاغای کۆیە دی حەماغای کۆیە دی ژێ هات بۆچی حەماغای کۆیەتان هەڵبژات بە فکری هاوڕێیانم ئەمایە جا نازان ئەو لە کۆیە شۆڕشە ڕاپەڕینەکە لەو لێر بووە شارێک کوێ نزیکە لە هەولێر خۆی هەر بەسەر باولێرە باشە ئەی ئێمە باسی هەولێرەکەی نانزیکە بەس لەگەڵ زەیەکان هەر لە هەولێر نەبوون یا مەلا فەندی ڕەشاد موفتی بنەماڵی موفتیەکان هەر لە هەولێر بوون بنەماڵی فەندیەکان بە هەمان شێوانی زۆر ناتوان بیگۆڕن وەریگرە باشە وەرمان گرتووە حەمە ئاغای کۆیە بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست حاجی پیر داود زەی زانکۆی سۆران نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان تەکنەلۆژیا هەڵدەبژێرن لە تەکنەلۆژیا AUB هەیە بی کام لەم ئۆپەرەیتینگ سیستمانە تەنها ناوی کورت واتە کەمتر لە 11 کارکتەر بۆ فایل بەکاردەهێنێت A Windows B DOS C Unix D هەرسێکیان سی چرکەتانەیە دوز اوبريتنج سيستم دوس اكيد لينكس ايش اكيد ويندوز ايش اكيد يا اما الله ان شاء الله يعني نابل لسيانز ضمن اوتوكاد دروس لكن اكيد بيجي لسيانز اي هرسشاني اي لا شركتان معه اي شنو سيستم زو وەڵام اي ويندوز كان باور فەرمان ئەو سیستەمانە هیچ شارەزاییتان لەسەر هەیە والله بس زۆری لە ويندوز هەمانە ويندوز دۆس یونیکس یاخۆ دەرسێکیان ینی دۆس یونیکس ويندوز دەزان چییە؟ خوي امانه ويان اوبريتنج سيستم يجان باشا بس يعني او اما تعاملي لقلكين زياتر ويندوز ابويا بجدي نازم تو فايل دروس كي اتواني سيانزا بيتيا سيانزا زياتر به يعني لو انا ضل يعني اقرا بي على بيني اي دي يا اختيارك يعني اي يو بي ويندوز اي دي ويندوز يونيكس باشا بزانين وەڵامەکەتان ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست دۆس ويندوز دەتوانێت زیاتر بەکاربێنێت تا 200 و قسوور ئەڕوا زانکۆی جیهان سلێمانی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران هەر لە تەکنەلۆجیا ئەمێنینەوە تەکنەلۆجیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی
کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت بە کام لەمانەی خوارەوە دەناسرێتەوە؟ A. ناونیشانی وایفای B. ناونیشانی ئیمەیل C. ناونیشانی IP D. هیچ کامیان سی چرکەتانێ کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت نەنا ناونیشانی IP دڵنیای بە IP شوێنی کەسەکە دیار دەکرێت کۆمپیوتەرەکە بە IP تاو بە ئینتەرنێتی C. ناونیشانی IP C. ناونیشانی IP ژێهات تۆ لە میشە باشە زانی بۆمان شەرحکە ناونیشانی IP بۆچی گەیشتە ئەو بڕوایی کە ناونیشانی IP وەڵامە ڕاستەکەی زۆربەی جار کە لە IP بۆ بەکاری بۆ دیاریکردنی شوێنی کۆمپیوتەرێک لە کە وەصلە بە ئینتەرنێتەکەەوە یعنی کۆمپیوتەری کەسی بە IP دەناسرێتە وەکو یعنی ئەگەر یەکێک لە شوێنێک خەریک بێ شتێک هاک بکە بزەڵێ لە بە آیپەکە بۆیە دەگەڕێن بەڵێ بەهۆی آیپەکەەوە ئەی باشە بەهۆی وایفایەکە نایدۆزنەوە وایفای تەنها نێوان کۆنێکتە لەگەڵ بابەتەبوونی ئینتەرنێت باشە بەس بە ناونیشانی IP ئەناسرێتەوە باشە ناونیشانی IP بزانی وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی جیهان چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ وەرزش ئەی یاخود بی؟ ئەی یوساین بۆڵتی جامایکی خێراترین ماوەی بڕینی 100 مەتری چەند چرکە بوو؟ ئەی 9.58 چرکە B 8.58 چرکە C 9.85 چرکە D 8.85 چرکە یوساین بۆڵتی جامایکی خێراترین ماوەی بڕینی 100 مەتری چەند چرکە بوو؟ دەرچرکەتان ماوە ئێوەش ئەوەی خۆشی شماکە D 8.85 B 8.85 D ینی زانیاریتان نەبوو شاڵاو تۆ لە وەرزشا باش بووی بەرنامەکەی پێشووتر 8.85 چرکە پێشتری شەر بەناو خۆی بوو لە وابزانم ئۆلمپیادی لەندەن بوو 9 لەو دوانە دڵنیانم 85 ینی جاری دەش و نۆ بوو بەڵام دواتر لەم فترە ساڵەیە وابزانم دەورە عالمیەکەی بڵێن گۆڕەپان و مەیدان شکانیەوە هەر خۆی شکانیەوە 8.85 چرکە بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست 9.58 چرکە زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانی کە ماوە کاتەگۆری ئەدەبیات ئەی یاخود بی کتێبی کۆمیدیای ئیلاهی نووسینی دانتێ بە چ زمانێک نووسراوە؟ ئەی ئیسپانی B ئینگلیزی C ئیتالی D یۆنانی سی چرکەتانەیە دانتێ ئیتاڵی نیە D یۆنانی B D یۆنانی یۆنانی ژێهات چۆن
گەیشتنە ئەو بڕوایی کە یۆنانی وەڵامە ڕاستەکەیە. ئەوەی من بزانم کۆمیدیا بەرهەمێکە لە نووسەرەکانی یۆنان دانتێ خۆی خەڵکی کوێیە؟ ئەڤین تۆ زانی؟ دانتێ ئیتالیا ئیتالیا؟ وڵی وە بزانم ئەگەر هەڵە نەبم دانتێ باشە ئەگەر ئیتالیا باشەگەر خۆی ئیتالی بێ بۆ بە یۆنانیە نووسێ لەسەر زمانی یۆنانی پێشتر ینی باوتر بوو منە هەستە لێم بەڕکات کوردی و بە عەرەبیش دەنووسێ بەزەبت لەوانێ ئەوە شوا بێت باشە یۆنانی زمانی یۆنانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. وەڵامی ڕاست ئیتالی زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی جیهان کاتەگۆری گەڵە بکرد بایۆلۆجی بایۆلۆژی ئەی بێ بربڕەکان بەکام لەمانە جیا دەکرێنەوە. ئەی کۆئەندامی دەماریان هەیە. بی کۆئەندامی کوێرەڕژێنیان هەیە. سی کۆئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. دی کۆئەندامی دەماریان نییە. سی چرکەتانێ مار باشە دەماریان نییە چۆن دەماری هەیە باشی هەیە کەواتە ئەمەشی ڕژێنیشی هەیە ڕژێنی نییە ئەی بەچی هەرسەکە کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم منێ وەڵام سی ئەندامی دەمار و کۆئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. گەشت چۆن گەیشتنە ئەو بڕواایە؟ بێ بربڕەکان نمونەیەکمان لە هێنایە مەسەڵەن خشۆکێکی وەکو مار ئەبێ کۆ ئەندامی دەماری هەبێ وەزائیدەن ینی بۆ کوێرەڕژێنەکانیش بۆ هەرسکردن پێویستن بۆیە تەسەوڕمان کرد کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنی هەردووکی پێکەوە هەبێ. باشە یعنی لۆجیکیانە بیری کردوتەوە کۆ ئەندامی دەماریان نەبێ نابێ وانە؟ یا کۆ ئەندامی دەماریان هەیە هەیەە کۆ ئەندامی کوێرەڕژێنیش کۆ ئەندامی کوێرەڕژێنیان هەیە ئەویان خۆی کوێرە ڕژێنەکان ینی بەش مەسەلەن بۆ نمونە هەمانە لەگەڵ هەرسایە وانە ئەمانە لەگەڵ ئەندامێکی ترە یان تۆ بڵی کۆ ئەندامە ئێفرازەکەم بەگشتی پێڵێن ئەندام یاخود ئەندامەکان بۆ ئەندام چەند ئەندامێکە باشە ئێستا بزانین کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. زانی وەڵامیشی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی جیهان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی سۆران چ کاتەگۆریێک هەڵە بژێرن؟ ئەدەبیات لە ئەدەبیات تەنها ئەی ماوەکەواتە ئەی شعری ژیلەی هەڵچوونی مەرگ یەکێکە لە باشترین شعرەکان کە بۆ کارەساتی هەڵەبجە گوتراوە. بەرهەمی کێیە؟ ئەی هەژار موکریانی. بی شێرکۆ بێکەس. سی مینە. دی عەبدوڵڵا پەشێو. سی چرکەتانێ تأكيدي أخرجي لي هالشوني ماك لسر قافية شركو بكاسيني دا شركتان ماوا كيف بريك ما كيف خد بريك ما دام أو تبجر والله دي عبد الله بشير
دی عەبدوڵڵا پەشێو شەپۆل زۆر دڵیان نەبوون ئەمن لێ نزانم. من پێما بوو شێرکۆ بێ کەسە بەڵام ئەو لە بەشی کوردیە بەخۆی یا بە زیاتر ئەی شەپۆل لە بەشی کوردیە بەڵێ ژیلەی هەڵچووی مەرگ قەت بەرچاو کەوتووە خوێندوتەوە بەڵێ بەڵام ناوی میسەرەکەم ئەگەر کەمێک لێڵی تێدا ینی بەرتێکەڵی شێوازەکەی ناوی میسەرەکەم زۆر لەی دڵنیانی مەگەرنا پێچ بە هەڵدا پشت لە ڕوو شێوازەکەیەوە. باشە ئێوە شکتان زۆر لە کێ بوو مەسەلەن لە بینی عەبدوڵڵا پەشێو و کێیکە شێرکۆبێکە سو عەبدوڵڵا پەشێو لە بینی ئەو دوانە مینە دەناسن ئەمن زانیاری من نییە نا مینەخێ نەخێر شاعیر باشە عەبدوڵڵا پەشێو بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ وەڵامی ڕاست مینە کە نازناوە نازناوی شاعرێکە کە ئێستا لە سلێمانی دەژی زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆرێک هەڵبژێن وەرزش 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 بی هەڵبژاردەی کوردستان بۆ یاری تۆپی پێ لە جامی جیهانی ڤیڤا ساڵی چەند پلەی یەکەمی بەدەستهێنا ئەی 2011 بی 2012 سی 2013 دی 2014 سی چرکەتانەیە پۆلی چەند بووی پۆلی چەند بووی بۆسە بەدەی دەمەکە جامی ڤیڤا ئەکیدی تۆڵی چی دە چرکەتان ماوە دەمێکی یان وەڵام 2012 بی بی 2012 فەرمان و شاڵاو منیتیانی دویتیانیت هیچ نەوە ڤیڤا دەزانن چییە؟ ئیفانیە ئەزانم نەتەوە بێ دەوڵەتەکانە خولێکی نەتەوە بێت دەوڵەتەکانە هەرێمن هەرێمەکان یاخود نەتەوەکان هەوزەم لە ئیتاڵیا دەوڵەتیان نییە وەکو ئێمە ئیتاڵیا بووان لێرە بوو باشە بۆچی 2012 تان هەڵبژارد نازان هەر چەند ساڵ جارێک دەکرێت یاخود ئەوەی نییە وەکو فیفا ئابزارم 2 ساڵ جارێکە ئێمە 2 ساڵ جارێکە باشە 2012 بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سۆران لۆژیک هەڵدەبژێر ئەی یاخود بی ئەگەر کێکێک هەردوو کاتژمێر جارێک نیوەی لێ بخورێت دوای 6 کاتژمێر چەند لە کێکەکە دەمێنێتەوە ئەی 1/6 بی 1/3 کێکەکە سی 1/8 کێکەکە یاخود 1/4 چی چرکەتانەیە دوو دە بەشتی دەکاتە یەک لەسەر یەک لەسەر یەک لەسەر سینە نەنا تەماشاکە دوو لەسەر 6 نییە دوو کاتژمێر دوو کاتژمێر جارێک نیوەی بخۆن نازانم یەک لەسەر سێ بژێرم کاتان خەریکە نامێنێت وەڵامێکم منێ وەڵام یەک لەسەر سێ بی 1/3 چۆن حسابتان کرد زانکۆی سۆران واللهی
ئەگەر کێکێک بکێ شەش بەش نیوەی بخۆیت ئەوە لە 2 سعات ئەمە لە 2 ساعتە 2 سعاتەکەی وەلو هەیە بە 3 دقەی خوا ئەوەی کە ئەمێنێتەوە نیوەیە نیوەی ئەوە دوای 2 ساعت خۆی چەند ئەمێنێتەوە دوای ئەوەی کە ئەمێنێتەوە چارێکی کێمێنێتەوە نیە یەک لەسەر چوار دوای ئەوە یەک لەسەر چوارەکەش نیوەی خۆی چەند ئەمێنێتەوە هەندێکی ترمێنێت یەک لەسەر چوار یەک لەسەر 2 دوایی یەک لەسەر سێ یەک لەسەر چوار ئەمێنێتەوە دوایی یەک لەسەر سێ ئەمێنێتەوە بزانین یەک لەسەر سێ وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست یەک لەسەر هەشت زانکۆی سۆرانەتان توانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان لەو کەتەگۆریانی کە ماون چیە لە بژێرن لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر دکتۆر سێ حەبت پێ بدات و داوات لێ بکات هەر نیو کاتژمێرێک حەبێک خۆیت دوای چ ماوەیەک حەبەکانت تەواو دەبێت ئەی 1.5 یاخود 1.5 کاتژمێر بی 2 کاتژمێر سی 3 کاتژمێر دی 1 کاتژمێر سی چرکەتان ماوە دی یەک کاتژمێر داوەری مەگە پەلەمەکە کە وەریەگرەی حەبێگە باشە دوای نیو کاتژمێر حەبێگە خوا دوای نیو کاتژمێر بێتیش حەبێگە خوایترەوە بۆی بۆ چییە سێ حەبت پێ بدات لێ بە هەر نیو سەعات جارێ حەبێ یەکەم جار حەبێگە خوا ئەگەر لەو دقەیەوەی ئەدات حەبێگە خوا دوای کە ئەبێتە سەعات تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ دی یەک ساعت دی دی 1 ساعت 1 کاتژمێر ڕاستەکە کەمێکی تۆ باشە شاڵا و زۆر دڵنیا بوویت چۆن بۆ ماشەرەکە کە حەبەکانی هاتێک ئەو کاتە حەبێگە خوا دوای نیم ساعت حەبێک ئەمە دوو حەب کە بێتە ساعتێکش حەبێکی ترەقا بە ساعتێتەوە ئەی بۆچی ئەوان بڕۆیان پێ ناکردی بە حسابات کردن بەزەوە زۆرشم بیستووە و شتێکی چۆنەڵی کۆنیش کوردەوەرە حەبەخوای نەزانێ باشە شاڵا و بزانین یەک کاتژمێر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکان 50 خاڵ زانکۆی سۆران هونەر هەڵدەبژێرن بەڵێ هونەر لە هونەر ئەیوبی هەیە ئەی زاراوەی ئایرۆفۆن بە چ جۆرە ئامێرێکی میوزیکی دەگوترێت ئەی ئامێری ریتمی بی ئامێری هەوایی سی ئامێری ژێدار دی هیچ کامیان سی شرکەتانەیە بی ئامێری هەوایی بی ئامێری هەوایی ژێهات چۆن گەیشتەوە بڕایکە ئامێری هەوایی وەڵام ڕاست بە پێی مانای وشەکە ڕۆشتمە ئێر بەخۆی بە مانای هەوا دێتن ئێرۆفۆن یعنی ئامێری هەوایی لەو بڕوایەدا لۆجیکیە لۆژیک باشە ئامێری هەوایی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی سۆران دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ
زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ چینەوە بۆ هوەر. هوەر تەنها بیماوە کەواتە بی. مەبەست لە ئۆپەرێت لە میوزیکدا کام لەمانەیە؟ ئەی ئۆپێرایەکی گەورە. بی نمایشی منداڵان. سی نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا. دی ئۆپێرای کورت و بچووک. سی چرکەتانێ؟ ئەکید سی نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا. لە کلێسا پێ ئەڵێن ئۆپێرێت. چۆن وە خێرا بۆچی وە خێرا وەڵامتان نایەوە ئەم جارە؟ کاتان مابوو زۆر هەر چوارمان لەسەرەوەی تر یعنی بافۆت کردمان باش زانیاریتان هەبووە هەروە وەڵامەکەتاندایەوە؟ زۆر نا وڵای خۆی عادەتەن لە کەنیسە ئەو شتیان هەبوو گۆرانی ئەڵێن و ئەچون ئەو شتاکەن تر تەسەوڕەکەم یانی لەوە هێنابێتیان. باشە نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ. وەڵامی ڕاست ئۆپێرای کورت و بچووک. زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران کیمیا، فیزیا، بیرکاری، بایۆلۆژی کامیان هەڵە؟ با فیزیا بێ. فیزیا. ئەی یاخود بی. تەنۆڵکەیەک لە کام یەک لەم درێژی شەپۆلانەدا گەورەترین تەوژمی هەیە؟ ئەی 400 مایکرۆمیتر. بی 550 مایکرۆمیتر. سی 770 مایکرۆمیتر. دی 500 مایکرۆمیتر. نەزانم ئەو داوای بەسەوە دەڵێن جاران دەتوان ساڵ بشەش دەبیتە. مایکرۆ ڕاست مایکرۆ گەشتترینە یعنی کەم درێژی شەپۆڵانە گەورەترین تەوژمی هەیە. هیچکە لەوانە لە هەموو لەوانە 400 مایکرۆ 400 جاران دەتوان ساڵ بشەش 550 جاران ئەوە هەمان گەورەتر دەبێتەنها. وای لێ دێ وەخوای جام زۆر نازانم بەسەوەی دەزانم دە چرکەتان ماوە؟ ئەی 400 مایکرۆمەتر. 400 مایکرۆمتر. ئەی بەچی یاسایەک چۆن زانیتان 400 مایکرۆمتر؟ نرخی مایکرۆ دەتوان ساڵ بشەشە ینی بۆ نمونە 400 جاران دەتوان ساڵ بشەش 550 جاران ئەتوش بە پێی پرسیارەکە دەڵێتن گەورەترین تەوژم بە پێی ئەو توان و کورکردن و لێدەرکردنەی 400ەکە گەورەتر دەبێت گەورەتر دەبێت بە نرخ گەورەترە. بزانین 400 بزانین ئەی 400 مایکرۆ میتر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێت؟ تەوژم و درێژی شەپۆل پێچەوانن. ئەگەر درێژی شەپۆل کەم بێت تەوژم زۆرتر دەبێت بە پێی یاسای دبرۆلی. دەخەڵتان مەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی جیهان ئێوەش 50 خاڵتان هەیە لەو کەتەگۆریانی کە ماون کەتەگۆریە گەڵ بژێرن. بایۆلۆژی بی هەر بیماوە. کام لەمانە باوترین جۆری دژەتەنە لە ناو خوێندا؟ ئەی IgG، B IgD، C IgM، D IgE. سی چرکەتانێ؟ دژەتەن کوڕە خڕۆکی سپی خوێنە دژەتەنەکان لە هەمووی باوتر
IGG نییە IGG دە چرکەتان ماوە تۆڵی چی زوو وەڵام جیجی ئەی ئەی IGG IGG مایتۆن چۆن زانیتان IGG وەڵامێکی ڕاستە من معلوماتم ئای چییە؟ شخصیان نەمانەزانی باڵی بەسیتر یعنی خۆتان و شانستان ئەوە بوو بایتۆن باشە بزانین IGG وەڵامێکی ڕاستە یا هەڵێ ئیمیۆنۆ گلۆبلین جی وەڵامە ڕاستەکە بوو دەخاڵتامە دەزێنا وە کۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی سۆران 50 خاڵتان هەیە ئەو کەتەگۆریانی کە ماون کیمیا فیزیا بیرکاری فیزیا بەڵێ تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ئەلکترۆنی خێرا کتوپڕ هێدی بکرێتەوە چ تیشکێک دەردەکات ئەی تیشکی ئەلفا بی تیشکی بێتا سی تیشکی گاما دی تیشکی ئەکس سی چرکەتانێ الكتروني خيرا يدي بكريتها يعني هواش ببيتو اگر الكتروني خيرا يدي بكريتها يعني لناكو الفا بيتا جاما يدي بكريتها لە ناکاو جاما هێواش برێتەوە دە چرکەتان ماوە جاما سی تیشکی گاما کابزانانی ئێمە شانسمانەیە بۆچی زێبار بۆچی تشکی گاماتان هەڵبژار من بەخۆم سەرەتا ئەوم هەڵبژار بەڵام ئەو دوو بەڕێزەش هاوڕا بوون لەسەرەوەی کە ئەو تیشکەیە سپۆری ئەوانە من هیچ شارەزایەکم نین تشکی گاما لە چی دەردەچێت بۆ بزانم لە شێت پێ دەڵێن کوردی تیشکەکانی تر دەناسن ئەلفا بێتا ئەکس تیشکی یەکەس وە بزانم لە نەخۆشخانە شتوە زۆرتر بەکاردێ لە ئەشعە ئەلفاش ئەلفا و بێتا گاما بێتا گاما یەک سەرچاوە دەردەچن بەڵام شکانەوە و دانەوەشیان هەیە هەریەکیان زاب بزڵبت ئێستا بێتە کامیان وزەی زۆرترە یاخود هێزی زۆرترە گاما گاما وایە ئەلکترۆنیش وزە کەم دەکاتەوە تیشکی گاما بزانین وەڵامێکی ڕاستە یاخود تیشکی ئێکس وەڵامە ڕاستەکەی تشکی گاما لە ناوک دەرەچێ مەحاڵە لە ئەلکترۆن دەرچێت زانکۆی سۆران نەتاتوانی ئەو دەخاڵا بە دەست بێنن زانکۆی جیهان ئەو کەتەگۆریانی ماون کیمیا و بیرکاری کامیان کیمیا بی کیمیا بی ئەو ماددە کیمیاویە کە وەکو جێگیرکەر فیکسەر بەکاردێت لە وێنەی فۆتۆگرافیدا ناوی چییە؟ ئەی سەکسینەیتی سۆدیۆم بی هایپۆکلۆرایدی سۆدیۆم سی گۆگرتیتی سۆدیۆم دی سایۆ گۆگرتیتی سۆدیۆم خۆی هینی پێوەیە ئەلە ملیۆمی پێوەیە وانە سلڤەری پێوەیە دە چرکەتان ماوە
قراري بالنوم دۆڵێتی بی تۆ من هەستەکەم بی ناواسی زوو وەڵام بی بی هایپۆکلۆرایدی سۆدیۆم چۆن هایپۆکلۆرایدی سۆدیۆمتان هەڵبژارد بەنسبەت فیلمی ڕەسمگرتنەوە یعنی عادەتەن شەریتەکەی یان ئەوەنی من زانیاریم لەسەر مەوزوعە زانم سیلڤەر زۆر بەکارێتەوە و مادەتیە ڕووپۆشەکرێت بەس بەجددی بۆ و ئاوەی کە تێکەن و پێشۆنەوە شخصیان نازانم زۆر کە کام لەوانەیە بۆیە قەراری جەماعی و ئەوەمان هەڵبژ باشە هایپۆکلۆرایدی سۆدیۆم بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە وەڵامی ڕاست سایۆ گۆگردیتی سۆدیۆم زانکۆی جیهان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کیمیا کیمیا بەڵێ کیمیا لە کیمیا تەنها ئەی ماوەکەواتە ئەی بەڵێ کام کانزا لە ڕەنگی سەوزی کلۆرۆفیلی ناو ڕوەک بوونی هەیە ئەی مەنگەنیز بی مەگنیسیۆم سی ئاسن دی کۆبالت سی شرکەتانێک ئەوە دەستێ دەزانی کۆباڵتیشیز نییە ئەو نییە کۆباڵ مەگنیسیۆم بزانی کلۆرۆفیلی ناو ڕوەک ینی مادەی ئاسن تۆ بڵێ تێدانەبێ دە شرکەتان ماوە ئاسنال بژێرم دەب هەڵبژێر هەڵ سی ئاسن سی ئاسن لێلۆ نارن کاکە لۆ ناڵێ یەک سەعاتە پێدانەرێن ئەدیلۆ ناڵێ چی بوو کێشەکەتان چی بوو ڕاڕابووین ڕاڕابوون بەڵێ لە نێوان مەگنیسیۆم و ئاسن باشە بۆچی مەگنیسیۆمتان هەڵنەبژارد و ئاسنتان هەڵبژارد کلۆرۆفیل خۆی ئەو مادەر ڕەنگی زیاتر کلۆرۆفیل دەزان چییە؟ بەڵێ بەڵێ مادە بۆ ماشەڕەکەن مادە بەهۆی تیشکە پێکاتنەوە دروستە بێ ئەو مادەی بۆ تیشکە پێکاتنەوە دروست کە ڕەنگی سەوز ڕەنگی سەوزە باشە ئاسن مەگنیسیۆم مانگەنیز کۆباڵت ئەیزێ باردوایی چی بووتی بۆ هاتنەوت چی بوو تێنەگەی دووڕابووین باگەم لێ نەبوو بەڵێ من بۆ من و کاک شاڵاو پێمانوا بوو شەپۆت پێمانەوە مەگنیسیۆمە بەڵام ڕێی ئەوانە لە حاڵەتە چووکە پرسیارەکە پرسیارێکی علمیە هەردووک بەشەکان بەشی علمین نا پەیوەندی بە منەوانە بەس یعنی هەمووتان ڕۆکەنە ئەڤین وایە بەهمومان باشە ئاسن بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆ وەڵامی ڕاست مەگنیسیۆم زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی ئەو کەتەگۆری کە ماوە بیرکاری ئەی و بی هەیە لە مایان ناتوان هەڵبژێرم بی ئەنجامی ئەم بڕە دەکاتە چەند کەم ڕەگی پێنجای سێ توان سێ هەمووی توان 75 لەسەر 45 ئەی کەم سێ بی سێ سی نۆ دی کەم نۆ سی شرکەتانەیە ناقص درجة ناقص ناقص ماينسەکە ئەمێنێتەوە لە دەرەوە ناقص ناقص أكيد زي إنه والله شرطي شنو
دەچرکەتان ماوە تا کامیان وەڵام ماینەس نۆ کەم نۆ دی کەم نۆ هەڵ ناکرا سەناریا چۆن گەیشتنەوە بڕای کەم نۆ وەڵامە ڕاستەکەێت وڵی خۆی ئەو بەسی چرکە حەڵ ناکرێت ڕاستی ئێوە چیە سی چرکە بە پێوەی ماینەسێک لە پێشەوەیەتی وەزائیدەن ڕێگەکە ڕێگی پێنجایە وەنیە ڕێگی پێنجایە بۆیە اختیارەکە ئەی و دی احتیمالە بۆی سالب بێ بەس لە بینی نووسێکە ناخستنەوە شانس باشە بزانین کەم نۆ وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ وەڵامی ڕاست وەگوتان لەو نێوە کەم سێ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانێت و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کۆتا کەتەگۆری وە کۆتا پرسیار بیرکاری ئەی ئەکس بچووکتر بێ لە سفر ئەوە ئەنجامی دوو ڕەگی سێجای ئێکس توان سێ کۆ ڕەگی چوارجای ئێکس توان چوار دەکاتە چەند ئەی کەم سێ ئێکس بی کەم ئێکس سی ئێکس دی سێ ئێکس سی چرکەتانێ بیری لێ بکەنەوە والله من هیچ فکرێکم وەوەی نییە ڕاستی دوتوان سێ ئێ ئەوە دەکاتەوە چێ لەوەی ئێکس کچکەتر بی لە سفر یعنی سالبە دەکاتەوە سالب لێرە دەکاتەوە موجب ئەوە لێرە دەکاتەوە چی سالب کۆی کاتە ژمارەکە سالبە دە چرکەتان ماوە سالب جا بەس نازانم چییە لەو دوانە وەڵام سالب ئێکس بی بی کەم ئێکس ئێکس بچووکترە لە چۆن ئەو هاوکێشێتان حەل کرد والله حلمان نكرد خۆمانم بەختمان بەس لەوەی سالب و موجبەکەیەوە بۆ نمونە ئێکستوان سێ سالبە ئێکستوان چوار موجبەوە سالب و موجبێکەوە دەکاتەوە سالب بەس لە بینی سالب سێ ئێکس و سالب ئێکس ئەوە خۆمانم شانسمان بە هەمان شێوە وەک زانکۆی جیهان ئێوەشە دانزانی کە سالبە بەڵام لە نێوان کەم ئێکس و کەم سێ ئێکس نەتانزانی کامیانەوە و کەم ئێکستان خۆ بژاروانە ماینس ئێکس باشە بزانین کەم ئێکس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە بزانین ئەو کۆتا دەخاڵ لەم قۆناغی بەرنمەیە زانکۆی سۆران وەری دەگرن یاخودنا زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاتان بەدەست هێنا بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکە بەم شێوەیە کۆتایی هات قۆناغیشی تر ماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان هەردوو زانکۆی جیهان سلێمانی بوونە خاوەنی 6 خاڵ زانکۆی سۆران بە هەمان شێوە خاوەنی 6 خاڵن بەڕێزان و خۆشەویستانم تا قۆناغی داهاتوو ئێوە تەلەڤیزیۆنەکان بەجێمە هێڵن ئێمەش دەگەڕێینەوە لات لە پرسیاری جوگرافیا کە هەڵمان بژارد پرسیارەکەەوە بکە گەورترین دوورگە لەسەر دەریای ناوەڕاست چ دوورگەیەەکە لە ئۆپشنەکانەکەیە بووی من پێم وا بوو کە
قبرز بێت چونکە وڵاتێکی گەورەیە و دوورگەشە و لە نزیک تورکیاوەیە بەڵام بەداخەوە ڕاست دەرنەچوو وەڵام ڕاستەکە سیسیلیا بوو. هەرچنددە کاتەگۆری تەندروستی سەر بە بوارەکی خۆم نییە و دوورە لە بوارەکی خۆمەوە بەڵام هەمیشە حەزێکم هەبووە بۆ بواری تەندروستی و ویستومە زانیاری لەسەر بزانم بۆیە ئەم جارش لە کاتەگۆریەکانە کرد کاتەگۆری تەندروستیمان هەڵبژاردووە توانیمان دەخاڵ بۆ گروپەکەمان بسۆگەر بکەین. کاتەگۆری وەرزشمان هەڵبژار لەبەر ئەوەی تا ڕادەیەک من و هاوڕێکمان زانیاریمان هەوو لە وەرزشە پرسیارەکەمان ئەوە بوو سایەن بۆڵتی جامایکی ڕیکۆردی 100 متری بە چەند چرکە شکاندووە سەرەتا وەڵام ڕاستەکەمان هەڵبژار بەڵام دواتر بچوونێکمان بۆ هات کە ڕیکۆرد دومی خۆشی جاریکە شکاندوێتەوانی و بە هەڵای هاچوین بەداخەوە ئەم جارە وەڵامەکەمان ڕازم. کاتەگۆری بیرکاریمان هەڵبژار کە کۆتا کاتەگۆری بوو ناچار بووینکەوە هەڵی بژێرین خۆشمان لەبەرەوەی قوتابی زانستین تیا باشین بەڵام پرسیارەکەمان کە بۆ هاتەوە کاتەکەی زۆر کەم بوو نەمانتوانی لە ماوەی 30 چرکە شیکاریکەین. بۆیە کاتەگۆری مێژومان هەڵبژار چونکە پێمانەوە بوو دەتوانین دەستنیشانی وەڵامی ڕاست بکەین بۆیە لەو وەڵامی پرسیاری هێزی ئاسمانی ئینگلیز چەند جار شۆڕشی کوردی بردومان کرد ئێمە توانیمان وەڵامی دروست بدەینەوە بۆی 2000 بردومانی کردووە لە بارزان و لە سلێمانی. لە کاتی هەڵبژاردننی بواری ئەدەبیات پرسیارەکە ئەوە بوو کتێبی کۆمێدیای ئیلاهی لە نووسینی دانتەی بە چ زمانێک نووسراوە بەڵام بەداخۆ نەمانتوانی وەڵامی ڕاست بدەینەوە و کە تێدا وەڵامە ڕاستەکە ئیتاڵی بوو. لە بەشی تەکنەلۆژی پرسیارێکەوە پێشمان کە پرسیارەکە بریتی بوو لەوەی کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت بەچی دەناسرێتەوە وەڵامەکەی منیش ئەو بوو ئینتەرنێت پرۆتۆکۆل یاخود IP کە باش بەهۆی پاشخانە تەکنۆلۆژیکە هەیتم توانیم وەڵامی بدەمەوە بە شێوەیەکی ڕاست. هەروە ئێمە دووبارە پرسیاری ئەدەبیاتان هەڵبژار لە بەشێک لە بەرنامەکەدا کە پرسیارەکە دەربارەی شعرێک بوو کە خاوەنەکەی چییە؟ خاوەنەکەی مینە بوو کە شعرەکەش بە ناوی ژی لە هەڵچوونی مەرگ بوو بەداخەوە بەهۆی یەکنزیکی شێوازی شعرەکانەوە لە نێوان شاعرەکاندا ئێمە تێکەڵمان کرد و وەڵامە دروستەکەمان نەزانی. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە هاتینە کۆ تا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. وەک دەزان لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەردوو زانکۆ هەر جارەی دوو بەشدار بوو دێنە ئێرە هەردوو بەشدار بووە سێ پرسیاری لە دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پێشەوەی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردو. جارێ بابزانین زانکۆی جیهان سلێمانی گۆڕانکارەکەی چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات. ئاگرین ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهیر. لەنیا زاهیر تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئاگرین لەنیا هەروتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. بەڕێزانم بە هەمان شێوە زانکۆی سۆرانیش گۆڕانکاری کردو بزانین گۆڕانکارەکانی زانکۆی سۆران چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی سۆران ئەڤین حاجی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئەحمەد ڕەشید. ئەحمەد ڕەشید تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پێشکەشکارێکی سەرکەوتوو. ئەحمەد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی جیهان سلێمانی 60 خاڵ. زانکۆی سۆران 60 خاڵ. هەردوو زانکۆ ئامادەن بۆ کۆتا بەرگە. باشە با لە زانکۆی جیهان ئاگرین بفەرمێ بۆ ئێرە. ئاگرین بەخێراتی. لە زانکۆی سۆران زێبار. زێبار تۆز بەخێنەی خۆتان ئامادەکان سێ پرسیار هەیە بۆ ئێوە. با پرسیارەکە بە تەواتی بخوێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆن. گەر پرسیارەکەم تەواو نەکرد و دەستان نابە بۆتان هەچ کامێکتان ئەبێ وەڵام باتەوە. دوای ئەوە گەر وەڵامەکەی هەڵەبوو دەچینە بەرامبەر پرسیارەکەی بۆ دەخوێنینەوە ئەوسا ئەو وەڵام دەداتەوە لەبەرەوە وریابن. با پرسیارەکە هەمووی بخوێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆن. پرسیار یەکەم بۆ ئێوە دەڵێت ئەحمەد شەوقی میری شیعری عەرەبی لە کوردانی کام وڵاتە؟ ئەحمەد شەوقی
میری شعری عەرەبی لە کوردانی کام وڵاتە؟ ئاگرین تورکیا تورکیا هەڵەیە زێبار عێراق عێراق ئەویش هەڵەیە لە کوردانی وڵاتی میسرە. دووەم پرسیار کام وڵاتی ئەوروپی بۆ یەکەم جار لە ساڵی 1906 مافی دەنگدانی بە ئافرەتان بەخشی؟ ئاگرین بەریتانیا بەریتانیا هەڵەیە زێبار فەڕەنسا فەرەنسا وەڵامی ڕاست فینلاند. کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ئەو وشە چوارپیتیە کامەیە ئەگەر دوو پیتی تری لەسەر زیاد بکرێت کورتتر دەبێتەوە؟ کورتتر ئاگرین کورتتر کورت. وەڵامەکەت ڕاستە زێبار تۆ ئەو دەسینا بە تۆنا تۆ وەڵامت دایەوە. زۆر سپاس یاردووتانەکەین ئەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی جیهان فەرمان بە خێراتی. لە زانکۆی سۆران ئەحمەد. ئەحمەد و فەرمان هەردووکتان بەخێر بێن. سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە کە دەستان نابۆ بۆ تۆنا با من پێتان بڵێم زانکۆی جیهان یاخود مافی وەڵامدانەوە هەیە یاخود زانکۆی سۆران چکە لێرە دەبینین کامتان زووتر دەستان ناو بۆ تۆنا هەر لە خۆتانەوە وەڵامەکە مەدە. ئامادەن؟ پرسیاری یەکەم چوارەم ڕەهەندی گەردوونی بە پێی بردۆزی ڕێژەی ئاینشتاین چییە؟ شکانەی ڕووناچی چی؟ شکانەی ڕووناچی شکانەوەی ڕووناکی. هەڵێ ئەحمەد تیشکدانەوە تیشکدانەوە هەڵێ ئەو دەسی نابە بۆ تۆنەکە دوایی من هاتمە لای تۆ پێویست ناکە دەست بێ بۆ تۆن. هەڵی تەکنیکی وەڵامی ڕاست کات. دووەم پرسیار بۆ ئێوە درێژترین تونێل لە عێراقدا کامەیە؟ فەرمان دەربەندی خان دەربەندی خان. هەڵێ ئەحمەد تۆ دەزانی؟ شەقڵاوە شەقڵاوە هەڵەیە وەڵامی ڕاست تونێلی زاخۆ 3600 مەترە. ئەحمەد پێویست ناکە دەست بنێی بۆ ئەوە دوو تا یاسێم لی نادەمە وعد تەوا وعد. باش تۆ تا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. ئەو کانزایە کامەیە کە بە زۆری لە ئاوی دەریادا دەپاڵێورێت؟ فەرمان ئەڵماس ئەڵماس. هەڵێ ئەحمەد کانزا ئەزێر زێر نییە زێر. وەڵامی ڕاست مەگنیسیۆم MG. زۆر زۆر سپاسانەکەین ئەتوانێ بچنەوە شوێنەکانی خۆتان. دوو بەشدار بوویتر لە زانکۆی جیهان لە نیا بە خێراتی. زانکۆی سۆران ژێهات. ژێهات و لە نیا هەروتان بەخێر بێنن خۆتان ئامادەکەن بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوەش هەیە. پرسیار یەکەم بۆ ئێوە خێرایی پرۆسێسەری کۆمپیوتەر بە چی یەکەیەک دەپێورێت؟ زانکۆی سۆران هێرتس هێرتس. چی هێرتس؟ هێرتس هێرتس لەنیا مێگاهێرتس مێگاهێرتس. هەردووکتان نزیک بوون بە هەردووکتان وەڵامەکەتان نەوت گێگا هێرتس مێگاهێرتس بەڵام وەڵامە ڕاستەکە گێگاهێرتس. دووەم پرسیار ئەو کەسەی بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دروست کرد کێ بوو؟ ئەو کەسەی بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دروست کرد کێ بوو؟ وانکۆ
کێ بانکۆخ بانکۆخ بەڵێ لەنیا تۆ دەزانی ڕۆبەرت نه ئەو نیە ڕۆبەرت کوخە ڕۆبەرت کوخ ڕۆبەرت کوخ ئەوش بەڵێ وەڵامی ڕاست ئەلێکساندەر فیلمینگ کۆتا پرسیار بۆ ئێوە ئەو پێکهاتەی زۆر گرنگە بۆ ئافرەتی دووگیان لە سێ مانگی یەکەم بۆ گەشە سەندنی مێشکی منداڵ ناوی چییە؟ پێکاتە پێکهاتە ڤیتامین ڤیتامین یاخود ڤیتامینات هەڵێ ئاسن ئاسن وەڵامی ڕاست ترشی فولیک زۆر زۆر سوپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار لە زانکۆی جیهان سلێمانی شاڵاو لە زانکۆی سۆران شەپۆل شاڵاو شەپۆل هەروتا مەخێر بێن سێ پرسیاریش بۆ ئێوە هەیە بۆی سێ پرسیارەکە 15 خاڵە ئاگادار بن پرسیارێکم دەڵێ کام هونەرمەند بە پاشای موزیکی پۆپ لە جیهاندا ناسراوە شاڵاو مایکل جاکسۆن مایکل جاکسن زۆر ڕاستە دووەم پرسیار دوامێنشینی کوردی کە لە ساڵی 1928 لە شاری ئیلام لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچوو ناوی چی بوو؟ شاڵاو نێرسێ نێرسێ مێنشینی نێرسێ هەڵێ شەپۆل ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بوو شینی بابان 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 لای خۆمان نوانێت بێتە وەڵامی ڕاست مێنشینی فەیلی کۆتا پرسیار کۆتا پێنج خاڵ زانستی ئەندازەکردنی ماددە لە ئاستی گەردیلەدا چی پێ دەگوترێت؟ زانستی ئەندازەکردنی ماددە لە ئاستی گەردیلەدا چی پێ دەگوترێت؟ ناوی زانستەکە چییە؟ شەپۆل فیزیا فیزیا شاڵاو تۆ دەزانی؟ شاڵاو زانیاری نییە نانۆ تەکنەلۆجی زۆر زۆر سوپاس یاروتانەکەی نەتوان بچنەوە شوێنی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی سۆران کۆتایی هات کۆی خاڵەکان زانکۆی سۆران 60 خاڵ زانکۆی جیهان 70 خاڵ بەداخەوە زۆر بەداخەوە زانکۆی سۆران بەجێمان دێڵێ بەڵام دەتوانن ساڵی داهاتوو بێنەوە بەشدار بن بەشکم ساڵی داهاتوو نەتیجەیەکی باشتر بەدەست بێنن زۆر زۆر سوپاسی بەشدار بوونتان دەکەین هیوادارین سەرکەوتوو بن ئەو زانکۆی کە ئەمێنێتەوە و دەچێتە قۆناغێکی تر و نزیکە بێتەوە لە خەڵاتەکە کە وەک پێم وتن بۆ هەر قوتابیەک زانکۆی یەکەم کە بێتە براوەی یەکەم 30,000 دۆلارە بۆ هەر قوتابیەک 5,000 دۆلاری بەرەکەوێت و زانکۆی دووەم 15,000 دۆلارە هەر قوتابێک 2,500 دۆلاری بەرەکەوێت ئەتوانن چەند شتێکی پێ بکڕن زانکۆی جیهان زانکۆی جیهان سلێمانی بە 70 خاڵ لەم قۆناغا سەرکەوتن دەستە قۆناغێکی تر دایانبینینەوە بەڕێزان و خۆشەویستان ئێوەش دەبینینەوە تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرفراز بن کاتێکی خۆش خۆشحاڵبووین بە بەشداربوون لەم بەرنمەیە ئێمە دۆڕان لەم قۆناغا بەشکست نازانین بەڵکو بەشداربوون لەم بەرنمەیە بە سەرکەوتن دەزانین بە ئومێدی سەرکەوتن بۆ
گروپی بەرامبەر دەخوازی ئەم دۆڕانەوە دەکە ساڵی داهاتوو هاوڕێیانمان بتوانن بە باشترین شێوە بەرنامەکە بەڕێو بن. دۆڕان هەستێکی ناخۆش پێ دەبەخشێت بەڵام ئیترەوە ڕاستە دەبێ قبولکەین کە بەرنامەکە یاسای وایە یان دەبێتەوە یان دەدۆڕێت لە کوتاییدا گروپێک براوە دەبێتن. هیوادارم بۆ ساڵی داهاتوو بتوانانی بە شێوەیەکی ئەکادمیتر و هەکبەی پرزانیارتر خۆمان ئامادەکەین بۆ ئەم بەرنامەیە. ڕازگۆ بم لەگەڵ خۆما هەستێکی خۆشمنیەکە لە قۆناغێکی ئەوە گرنگ ئێمە سەر نەکەوتین چونکە هەموو زانکۆی سۆران یاخود ئەوانەی کە لە ماڵەوە چاوەڕمانەکەن چاوەڕە سەرکەوتنیان لێکردین ئێمەش بۆ سەرکەوتن ناتبووین بەڵام ئەمە کۆتایی ژیان نییە و کۆتایی وەستانی ئێمە نیە هیواخوازم هاوڕێیانمان لە ساڵی داهاتوودا باشترخوایان ئامادە بکەن و بتوانن سەرکەوتن بەدەستبێنن. بەتاکید سەرنەکەوتن لە پێشبڕکێکی وها گەورەدا ناخۆشە بەڵام لە هەمان کاتدا دەبێەوە بزانین لە کە دێنە پێشبڕچێ دۆڕان و برنەوە هەیە ئێدی دەبێت قبولی بکەین کە دۆڕانە ڕاستیەکەیدا دۆڕانمان لەم بەرنمەیە بەمانای کۆتایی هاتن نییە من پێم وایە لە ناو هەر دۆڕانێکدا ئاماژەکانی سەرکەوتن دەتوانین ئێمە ببینینەوە بە تایبەتی ئەگەر بێت و بتوانین بە وردی کار لەسەر هۆکارەکانی دۆڕان بکەین. خۆشبەختانە ئەم جارش توانیمان سەرکەوتن بەدەستپێنین هەستێکی زۆر خۆشە. زۆر دڵخۆشم کە ئەم جارش توانیمان لەگەڵ هاوڕەکانمان لە کۆمەڵەکەی خۆمانە سەرکەوتن بەدەست بێنین و بچینە قۆناغی داهاتوو. خۆشحاڵم کە ئەم خولەمان بە سەرکەوتوی بڕی توانیمان دەرچین بۆ خولی داهاتوو هەوڵێن لەم پرۆگرامی داهاتووە باشتر خۆمان ئامادە بکەین و میکانیزمی سعیکردنەکەمان بگۆڕین بە شێوەیەکی باشتر چونکە پرسیارەکان بەرەو قورستر ئەڕۆن. لە کۆتایی پرۆگرام بەکۆی خاڵەکان توانیمان سەرکەوتن دەستبێنین سپاس بەخوا سپاس بە کەسوکارمان بۆ مامۆستای سەپەرشتار و بۆ زانکۆمان. سپاس بەخوا خولەشیان توانیمان کە سەرکەوتن بەدەست بێنین و بچینە خولی داهاتوو و بۆ خولی داهاتوو ئینشەڵا بە گەڕوتینێکی تر و بە زانیاری زیاتر و بە استراتیجیەکی نوێوە ئەگەڕێینەوە بۆ سەرکەوتن بە خولەکانی داهاتووتر. هیوامان وایە کە لە بەرنامەی داهاتوو ئەدایکی باشتریان هەبێت و بچینە قۆناغێکی سەروتر. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ زانکۆی جیهان سلێمانی هەروەها زانکۆی زاخۆ چیای نەمرود دەکەوێتە کام شاری باکووری کوردستان کام لەمانەی خوارەوە بەکاردێت بۆ پاکردنەوەی ئاو لە ئایۆنات لای من ئاستوزی یەکەمە باڵمەر دووەمە پاشیان سێمە فۆن چارەمە سیلیکۆن خۆی بارگەکەی موجبە ئەگەر من ئایۆنێکی موجبم لەناو ئاوەکەیە هەبێت کاتە سیلیکۆنەکە ناتوانێت کارێکی لەگەڵ کەی چۆن بۆم لابێت. ڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکە لە نێوان زانکۆی زاخۆ و زانکۆی جیهان سلێمانی کۆتایی هات